سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. لە ماوەی ڕابردوودا هێزێکی نوێی سیاسی لە هەرێمی کوردستان بە ناوی بەرەی گەل هاتە ناو گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق. دید و ڕؤیا و استراتیجی بەرەی گەل بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان و هاوکات استراتیجی بەرەی گەل بۆ داهاتووی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و هەم لەسەر ئاستی عێراق و تەنانەت وڵاتانی ناوچەکەش بە شێوەیەکی گشتی دەبێتە تەوەری سەرەکی گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز شادمان مەلا حەسەن سەرۆکی لیستی بەرەی گەل لە پارێزگای هەولێر بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان. کاک شادمان سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئەو دەرفەتە. ئەو لیدەرانی کەناڵی زوومیش هۆکارە بابەتیانە چی بوون کە وای کرد لە هەرێمی کوردستان هێزێکی سیاسی نوێ بە ناوی بەرەی گەل دروست ببێت؟ زۆر سپاس. دیارە هەرێمی کوردستان لە ساڵی 92ەوە شێوە فۆرمێکی سیاسی وەرگرتووە، فۆرمێکی دەتوانین بڵێن ئازادیەکەی و دامەزرانی هەرێمی کوردستان. ئەمە دەستکەوتێکی گەورەی مێژوویە لە بۆ گەلەکەمان، نەتیجەی ئەم قوربانی دانە دوور و درێژە بووە، بەڵام فۆرمە سیاسیەکەی فۆرمەکی باش نییە. ئەنی ڕاستە لە ژێر چەتریم بەناو دیموکراسی و فرە حیزبی و ئەوانە، بەڵام لە ئەنجامی ئەوەی کە هێزە برێن سیاسیەکان بە حکمی هێزی چەکداری شەڕی ناوخۆیان کرد و پاش ماوەیەکی دوور و درێژ دەسە فۆرمێکی خراپ نیشتەوە، ینی فۆرمی دوو ئیدارەی، فۆرمی دوو زۆنی، فۆرمی مەسەلا یەکتر قبوڵ نەکردن، ئەمانە هەمووی هەبوو. بەڵام لەم ماوەیە ئیتر هەز دەکەی کۆمەلگای ئێمەش وەکو هەموو کۆمەلگایە کانی دنیا بەرەو پێش ڕۆیشتووە، ینی تاچی کوردی تاکێکی دانەبراوە نییە لە پێشکەوتنەکانی جیهان، ینی وشیارە حەز دەکاتن ینی دانەبڕێتن لە شارستانیەتی جیهانی لە پێشکەوتن لەم سیستەمە نوێی کە هەیە. مرۆڤی کورد حەز دەکاتن ینی وشیار بیتن، بێتن تاچی کورد دیفاع لە مافەکانی خۆی بکاتن بەو تەریقەیە کە هەیە لە سیستەمە دیموکراسیەکان، لە سیستەمە پێشکەوتنەکان، کە ڕێگای گەیشتن بە دەسەڵاتیان، ڕێگای ئاڵوگۆڕکردنی دەسەڵاتیان، ڕێگای پێشکەوتنیان، ڕێگای ئەوەی پێدەگوترێن گۆڕان، ینی گۆڕانێکی ئێوە دەتوانن چی سەربار بکەن بۆ ئەزمونەی کە هەیە؟ بەڵێ، ئەوجا ئێمە مەسەلا لەم خوێندنەوەمان بۆ ئەم بابەتە هاتە پێش. ئێمە لە ئەنجامی مەسەلا شتێک کەوتینە دەرەوەی واقعێکی سیاسی تر، ینی کودەتایەک یاخود کەتنێک کرا لە ناو هێزێکی سیاسی کە یەکێتی بوو لە 8 تەمووز. ئێمە فترەیەک ئەو گروپەی کە ناڕازی بوون، ینی مەسەلا بڵێن بەرهەڵستی ئەم کردەوە ناتەندروستە ناحیزبیەمان کرد ماینەوە. لە سەرەتادا لەوانەیە باوەڕمان بەوە نەبوو کە مەسەلا هێزێکی سیاسی دروستکەین، یان مەسەلا ڕەوتێک یاخود بێن بەشداری هەڵبژاردن کە هەتا ئەگە لە بیرتان بیتن لە یەک لە سەردانێک کاک لاهور لەسەر گۆڕی بە ڕەحمەت بینەفشیر و مستەفا گوتیان باوەڕم بە هەڵبژاردن و پەرلەمانی کوردستان نییە، چکە ئەو کاتانە واقعەکە بوو هەرێمی کوردستان یەک باز نەبوو، کۆمیسیۆنێکی خۆیان بێن، کۆمیسیۆنەکە محاسسەی حیزبی بوو، پارتی و یەکێتی و گۆڕان ئەوانە بوو. ئێستا پێتان وایە کۆمیسیۆنەکە باشترە لەوەی جاران؟ ئێستا کۆمیسیۆنەکە دەتوانین بڵێن دوای ئەو گۆڕانەی کە هات، مەسەلا دوای ئەوەی کە ئەوان مەسەلا فێڵیان لە شەرعیەتی هەرچەندە ئەو پەرلەمانەی کە هەش بوو هەمووشە دائیمە گومانی تەزویر، گومانی مەسەلا گزی ئەمانەی لەسەر بوو، بەڵام دوای ئەوەی کە هەرستان لەسەر ئەوەش متمانیان بەخۆیان نەبوو کە هەڵبژاردن لە کاتی خۆی بکەن. یعنی ئەمە لە دنیادا شتیوان نییە تۆ ئەنجومەنێکی هەڵبژێردرا و بڕواتن بەردەوام تەمەنی خۆی درێژکاتەوە بە ئارەزووی خۆی بڕیار دەرکەیان بمینێتەوە نەمینێتەوەوانە کامە کرا ئیتر کە خەڵکێک هانای بۆ دادگای فدرالی بەغدا کە ئێمە هەرێمێکی فدرالین، بڕیارەکانی دادگای فدرالیش بڕیاری حەسرین، ینی لەسەر هەموو عێراق. ئەمە پەرلەمانی داخست کە پەرلەمانی داخست ئیتر ئەمجارە مەسەلە سیستەمی هەڵبژاردنیشی گۆڕی. سیستەمی هەڵبژاردن ئەگە سیرکەی لە 111 کورسی کردیە 100 کورسی، لە ناو سەدەکەش پێنجی بۆ پێکهاتەکانت کەواتە مای تۆ نۆتمێن لە یەک بازنەی کردیتە 4 بازنە. لە هەمان کاتدا لیستی دەنگدەران لیستێکە لیستی بایۆمەتری، ئەگە ئەوەی بایۆمەتری نەکردبی ناوی تۆمار نییە لەم لیستە. مەسەلا ئێستا من لە کۆمەڵێک شوێن لە هەولێر دەزانم ئاگادارم بە سەدان هەتا سەروی 100,000 دەنگ، تا نزیک بە 200,000 دەنگ
لیستی دەنگدەران لەگەل ساڵی 21 کەمی کردێک کە سەرڕایەوەی چەند مالی دەچشاتۆتە پێش. یعنی ئەمانە هەمووی ئەو ناوانەی کە لە نەوەتەکانەوە مردوون یان خەڵکی ئەم لا ئەولا بێتان وایە بارودۆخەکە ئێستا بۆ هەڵبژاردن زۆر لە بارتر و باشترە. بەڵێ ئەمە وای کرد کە ئێمە بە ئەوەی خۆمان دابچینەوە بەانی بە بڕیارەکانی خۆمانیان بە بیرکردنەوەکانی خۆمان دابچینەوە ئەبدەیتی بکەینەوە بڕیارماندا کە نەخێر ئەمە پێویستی بەوەیە کە حرەکەیەکی سیاسی تازە لەدایک بێتێت بە تایبەتی لە ڕابردوودا کە حرەکەیەکی سیاسی هەبوو کە بزوتنەوەی گۆڕان بوو لە سەرەتا خەڵکی کوردستان متمانەیەکی باشیان پێبەخشی. خۆتگوتنی ئەو ڕێگایی بزوتنەوەی گۆڕانیان هەن هێزێکی سیاسی دیکە دووبارە ناکەنەوە. جیاوازی ئێوە لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی دیکە چییە بێت؟ جیاوازی ئێمە بە خوێندنەوەمان بۆ هەموو ئەو کەم و کوڕیانی هەبوو، ینی لە ماوەی ئەو 3 ساڵێکی ئێمە لەو واقعی کە تێدا بووینە خەڵکێکی یەکجار زۆر هاتوۆتە لایمە، یعنی مەسەلا ئامۆژگاری کردینە کە دەبێ هەموو ئەو هەڵانەی کە کرا لە بزوتنەوەی گۆڕان لە ئەحزابی تر کە هاتوون ئەوانە دەبی ئێمە لە بەرچاوی بگرین. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە کە بەرەی گەل بینین بە خیتابێکی تازە، خیتابێکی واقعی بی، خیتابێکی استراتیزی لەگە استراتیزی گەلی کوردستان یەک بگریتەوە، خیتابێک بیتر خیتابی دروشمبازی و شعبەوی نەبی ئەوەی پۆپۆلیزم بی پێ دەڵێنەوەانە. ئەمە خیتابێک بین دەبی بیر لەوە بکەین و خیتابێک بیتن یەکانگیر بیتن لەگەر دەستوری عێراقی، چونکە دەستورێک هەیە لە عێراق، ئێمە هەرێمێکی فدراڵین، ئەو دەستورە کاتی خۆی بە خۆمان نووسمانە ناکرێتن مەسەلا ئەوەی هەتا ئێستا کە پارتی وێچێتی دەیکەن کە مەسەلا ئەو دەستورە کاتی خۆی قیادەکانی پارتی وێچێتی ئەو کاتە ڕۆژێ بەهێز بوون و ئەوانە لە بەغدا ئەوان مەسەلا نەخشی بەرچاویان هەبوو لە نووسینەوە، دوای خەڵکی کوردستان دەنجی پێداوەگە لە 2005 هەرێمی کوردستان مثلا ڕەفزی کرد با دەستورەکە جێگیر نەدەبوو یان کورد. ئەمن ئێستاش لەبیرمە لە کەرکووک و لە مووسڵ ئەوانە ئەگە کورد نەبایە لە مووسڵ بەس بڕۆیشت با 2/3 یەکەی تەواو بکرد باشکە ئێستاش لەبیرمە 46.5 بە بەڵێ دەنجیدا 47 بە نەخێر دەنجیدا. بۆ باید 2/3 چکە تکریت بە نەخێر دەنجیدا ڕوومادیش بە نەخێر دەنجیدا ئەگە مووسڵیش تەواو نیسابەکەی تەواو کرد با دەستورەکە جێگیر نەدەبوو. کەواتە ئەمە دەستورێکە کورد ینی بەشی شێری بەردەکەوی لە نووسینەوەی لە جێگیرکردنی ینی لە ئەم دەستوری عێراق. بۆیە ئەمە بیرمان کردەوە کە بەرەی گەل دەبی بێن ئەمە بەو استراتیجە ئیش بکەین. دوو نەبینە بەرەیەکی محەلیش ینی زیاتر لە زۆنێک یاخود لە ناوچەیەک ینی لەوەیە گوت ئێمە ئێستا مرکزی سیاسیمان لە هەولێرە، ینی مەسەلا هەولێر دەبتە مرکزی سیاسیمان، یان لەگە مفرداتی قانونی لەگە مفردات و مستەڵەحاتی بوونی سیاسی و دەستوری ینی دەمانەوێت معاملە بکەین، ینی هیچی تر لەم بابەتە فەوزای ئەم هەموو تەخوینکردنەوە ئەوە دەتانەوێت لە دەرەوەی ئەو هاوکێشەیە بن کە شارەکانی هەرێمی کوردستانی تا ڕادەیەکی ڕوون دابش کردو بۆ هێزە سیاسیەکان، ئەوەی کە شارێکی دیاریکرا و سەر بە هێزێکی سیاسی دیاریکرا بێ. ئەمەوە بڵێم ئێوە بۆ نمونە هەولێر بە هیچ شێ دەزانن، سلێمانی بە هیچ شێ دەزانن. بەتاکید مەسەلا ئەمە کاتی خۆی ینی ڕژێمی باز زۆر هەوڵی دەدا، یعنی مەسەلا کێشە لە بینی بادینی و سۆرانیەوە بکە. مەسەلا هەتا لە ئاخیر ڕۆژەکانی تەمەنی لە کوردستان لە بیرمە ساڵی 89 دوو ڕۆژنامەی دەرکرد، بە یەکیان بە ناوی بزاف بەس بە شێوەزاری بادینی بوو، یەکیان بە ناوی ئاسۆ بەس بە شێوەزاری سۆرانی بوو. یعنی خەڵک ئەوەی ڕۆژێکە زۆر خەڵک نووسەر و خەڵکی ڕۆشنبیر بایکۆتی ئەو دوو ڕۆژنامەیان کرد. ینی مەسەلا ئەمە بۆ ئەوە بوو لە مەدای دوور ئەم دوو زاراوایە وا لێ بکاتن کە ئەمە دوونەتەوەی جیاوازن، بەڵام کورد ئەوە نەبوو ئیڕابڕێ، بەڵام حرەکەی سیاسی و چەکداری کورد هاتیە بۆ خۆی وەی لێکردی. ئێستا کە مەسەلا بڕۆ زمانی جیاواز کردیتەوە، مەسەلا لە بادینە بڕۆ بە شێوە زارێک کە دەنووسێت کە کاتی خۆی هات نمونە لە مێژووی پارتی هەتام بەڕەحمەت مەلا مستەفا مردیە شتیوان نەبووە، یعنی هەر هەمووی سۆرانی بووە بەو شێوەزارە سۆرانی بە کەچی ئەمە جودا کردێتەوە. دوو ئەو ڕقەی لە بینی بادینی و سۆرانی مەسەلە بڕۆ دروستکرایە، ئەم ڕقەی لە بینی هەولێر و سلێمانی، ئەم ڕقەی لەگەر نێوان خەڵک، ئەمانە وای لێ کردێ کە ڕقێک مەسەلە تۆ دەبی دایمە ڕقت لەویترا ئەمە هەموو حیزبی کوردی دروستکردا لە پێناو چ لە بەرداو مەسەلە پرۆژەی سەقەتی خۆیان، نمونە ئێستا لەم ماوەی هەڵایەکەیە لەسەر هەولێر، مەسەلا ئەو دەرێ هەولێر وەردەگرمەوە دەرێ هەولێر نادەمەوە نازانم هەولێر ئیمنە هەولێر کاکە هەولێر 8,000 ساڵە لەمە پێش بووە کەس نازانیتن ئەوانەی هەم بچینە دەیان ملەتی تر هاتیە کە مشارک بە لە بنیادنانی ئەم هەولێرە، بەڵام لە ئاخیریدا هەولێر هی
گەلی کورد و کۆمەڵێک پێکهاتەی ترە پێکهاتەی تورکمانی لێ پێکهاتەی مەسیحی لێ کۆمەڵێک ئەوی لێ هەولێر تاپۆ ناکرێتن لەسەر ئەمە نیشانەی هەژاری و نابوتی ئەم حیزبانەیە یعنی ئەمام حیزبانە بەتاڵن لە مەسلەی معریفە لە ستراتیز لە بیرکردنەوەیکی نیشتیمانی و نەتەوەی چۆن شارێک بە ناوی حیزبێک دەکرێتن کاتێککە شارێکت بە ناوی حیزبێک کرد کەواتە دواتر بە ناوی کەسێکیشی دەکەی ئەمانە ئەم حیزبانە بەتاڵ بوونەوە هیچ پرۆژیان پێنیە پرۆژیان بۆ ژیان پێنیە نمونە مەسەلە لە یادی سیوێکی هاب هەمومان دەزانین سیوێکی ئاب خیانەتێک بووە بوو ئامەنا سەمیعنا وەطعنا ئەمە ڕابردووە ئەمە مێژووە یعنی بەڵام جیلێک پێگەیشتە لە یادەوەری سیوێکی ئاب ناژی تۆ لی دەژی ئێستا تۆ دەتەوێت بە هەمان نەفەس بیهینی ئەم گەنجەی ئێستا کەچکە گەنجی نەوەتەکانت هینا بە کوشتتدا هەموو لەم کەپچی حەمەدا لە کلا قاسم و لە ناو شارەکان و ئەوانە بە گژیەکتدا و دوای ئەوەش بۆ خۆت کە بەرژەوەندەکانت تێکگیر بۆ بەرژۆندی بۆ لولە کێشی نەوت ئەوانە ئیتر مرتاح بووە و کۆمپانیا دەستی پێکرد هاتیەوە بەسەر یەکدا کەتیەوە بوونەوە برابەش و هاوبەشی یەکتر ئێستا دەتێت گەنجی ئێستاکە خوێندەوارە گەنجی ئێستاکە دنیا بینیەکی فراوانیە گەنجی ئێستاکە دنیا دەزانیت بۆیە بە هەردووچیان نەیانتوانی لە هەولێر 2000 کەس بینە شەقام نەیەکێتی ئەوەندە بینی نەپارت هەر هێزێکی سیاسی کە دروستە بێت بێگومان دێتە ناو ڕکابەریەکەوە بەتایبەت ئێوە کە لە کاتێکدا دروست بوون لە کاتێکدا خۆتان ڕاگەیاندووەکە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ئێوە ئێستا کە هاتوونەتە ناو ڕکابەرە سیاسیەکەوە خۆتان بە ڕکابەری کێ دەزانن ئایا هێزێکی سیاسی دیاریکراو هەیە یان بە شێوەیەکی گشتی دەتانەوێت بستنە ناو ڕکابەریەکەەوە ئێمە کاگرابیان ئێمە نامانەیە مەسەلە بڵێن بە ئەوەی کرد پەرچەکردار کار و کاردانەوە ینی مەسەلە ئێستا زۆر کەسێوا دەکەستا ئێمە دەمانەوێت هێزێکی گشتگیر بین وەکو باسم کرد کە مرکزی سیاسی خۆمان بردوێتەوە هەولێر دەمانەوێت ینی کە لە مەگەر مفرەداتی سیاسی و قانونی مامەڵە بکەین هەرێمی کوردستان بە پێی قانون هەولێر عاسیمەکەیتی کەواتە مرکزمان لەوەیە وێمە لە بۆ هەموو کوردستان بە یەک چاوچێ دەکەن ئێمە ئەگەر پێشتر پێشینەی بەشێکی زۆرمان ئەوانەی کە ئێستاکە لە ڕێبەراتی بەرەی گەلین ئەگەر بێت و لە ناو حیزبێکی دیاریکراوە ئێستا ئێمە خۆمان بە پەرچەکردداری ئەم حیزبەندانانی بە هیچ ینی ئەم حیزبەوە هەروها چکە لەبەرەوەی ماوەی زۆر ئەگەر بە پەرچەکرددار بە ئەوەی ڕۆژەکە دەمانتوانی ئەم حیزبە کرد دەتەوێت بڵێ استراتیژی ئێوە بە تابەتی استراتیژی سیاسیتان لە دەرەوەی هاوکێشەکانی یان با بڵێن لە دەرەوەی کاردانەوەکانی ڕووداوی هەشتی تەمووز و دواترە کە هەندێک کەس پێیان وایە ئەوەی کە ئێستا بەرەی گەل دروست بووە کاردانەوەی ئەو ڕووداوانی هەشتی بەتاکید ئێمە دەمانوێت ینی ئەمە هیچ ئەمە ڕووداوێکە بۆ مێژوو بەجیمانێشتێ ئێمە بە خۆمان ئێستاکە بیرکردنەوەمان جیاوازە بیرکردنەوەی گشتگیرە بیرکردنەوەیکە لە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانە دەمانوێت لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستان جێ پەنجەمان دیار بیتن ینی جێ دەستمان دیار بیتن نمونە چکە لەبەرەوەی ئێستاکە کۆمەڵێک گۆڕان بووە یعنی تو بەبێ ئەوەی ئێمە بچینە هەڵمەتی هەڵبژاردن بەبێ ئەوەی بچینە سە سندوقەکانی دەکدان دادگای فدرالی کۆمەڵێک گۆڕانی کردیا مەسەلە تۆ ئەگە سیر کە هەرێمی کوردستان تو وەکو هاوڵاتیەک کە لە کوردستان دەژی مچینە لەوانەیە ئەوە هەندە هەست پێ نەکەیت چکە لە گۆڕپانەکەی بەڵام ئەگە بڕۆی لە دوورەوە کەسێک ڕۆژنامەنووسێک یان چاودێرێکی سیاسی بی لە دەرەوەی هەرێم سیرکەی تۆ چەم سیرکە مەسەلە ئەوان نەوتیان دەفرۆشت بنەتی بەغدایان نەدەزانی پێیان ڕاگیرا و تەواو مەسەلە پەرلەمانیان درێژ دەکردەوە پەرلەمانیان پێداخرا پێشتر کە سەرۆکی پەرلەمانیان قادەغە دەکرد بچی کۆبنەوە بکە و لێن دەگەڕان بێت هەولێر نەیانتوانیەوە بکەن ئەنجومەنی مەحافەزە پارێزگاکان هەڵوەشێنراوە مەسەلە موچەیان لەبەردەستی دەرهێنرا تاوتێەوە تقریبا 8 مانگە بەس یەک ئیشیانمایە تەنها کێشە لە بۆ موچە دروست دەکەن یعنی دادگایە کاتیە فەرد بەسەر حکوومەتە مەرکەزیەکەی فەرز کردیا فەرزی کردە دەبی مافی استحقاقی موچەخۆرانی هەرێم بدرێتن بەڵام حکوومەتێکی لێرکانە کە حکوومەتێکی ئەقەلیەکی حیزبیە لێرە دەکات بەرژەوەندی مەسەلە دوو بنەماڵەیە ئەوانە مەسەلە دەستیان مەسەری تاکەی ئیش سەرمانگان کە دروستی دەکەن ئەوەیە دەچن ئەفرادی خۆیانی تێدەخان مەسەلە بۆ ئەوەی کێشەی بۆ دروست دەکەن هەتا برێن ئەوە یا لازال کاریان پێ دەکرێت ئیشیان دەسە دەکرێتن یعنی مەسەلە ڕێگا لە تەوتینەکە دەگەن ئەمانە ئەجینا مەسەلە ئەمانە هەموو گۆڕانی گەورە یعنی بۆیە ئێستا خەڵکی کوردستان ئەوەی کە لە ڕابردوودا کە نسبەی زۆری بەشداری هەڵبژاردنی نەکردە باشترین ئەرک ئێستا لە سەشانی باشترین کار کە بیکە باشترین
مەسەلا ئەگە بیەوێتن ئەوەی کە پێ دەگوت ئێستا تەمان خەباتە بۆ ئەوەی مافەکانی خۆی بەدەست بێنتەوە مەسەلە بێ ئاوی بێ کارەبایی بێ موچەی بێ ئاسایشی گەندەڵی مەسەلە ئەو هەموو نەعەدالەتی دەکرێتن مەسەلە تێکدانی سیمای شارەکان بردننی سەروەت و سامانی گشتی ئەمانە هەموو بۆ ئەوەی مەسەلای لە مەرحەلەی یەکەم بەرپەست تێکدابنی لە بەردەمی ئەمانە بتوانیتن ڕێگری لەمانە بکە بە هیچ نەبێتن مەسەلە لە مەرحەلەی یەکەم بیان وەستێنرێت ئەوەیە بەشداری بکاتن کە بەشداری هەڵبژاردننی کرد گرنگەوەی دەنگ نەداتە سوڵتان لەبەر ئەوەی لە مەرحەلەی یەک باشە خەڵک ئێستا ئەگەر دەنگ بداتە بەرەی بچکۆلە ببیت باوای دابنێن ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر وەگەوەی کە خۆتان چاوەڕێ دەکەن بداتە بەرەیگەل ئێوە دەچنە دەسەڵات استراتیژتان بۆ دوای چوونە دەسەڵاتان چییە دەتەوێت بە خەڵک بڵێکی ئەگەر بەرەیگەل بچێتە دەسەڵات دەیەوێت چی بکات ئێمە وەکو بەرەیگەل دەمانوێت دەست بەسەر دەسەڵات دابین یانی دەسەڵات بگرینە دەست ینی و دەمانەوێت کۆمەڵانی خەڵک متمانەمان پێ بخشن دەسەڵات بکەیتن ئێمە حقیقەتەن یەکەم شت کە دەیکەین دەڕۆین دەبی هەرێمی کوردستان و بعێراق فەرز نەکا بەو شێوەی کە هەیە ڕۆژانە بە قراراتی محکەمەی اتحادی و بە ڕێنمای ئەنجومەنی وەزیران ئەوانە هەرێم بخاتەوە سکەی دەستوری ئێمە خۆمان دەڕۆین خۆمان دەچین ئەوەی مفرداتی دەستوری هەیە چی هەیە ئێمە خۆمان دەڕۆین لەگە بەغدا لە هەموو ئەو شوێنانەی کە پێویستە ئێمە ڕێکی دەخینەوە ئێمە هەرێمێکی فدرالین ئەوە دەستور دیاری کردیە یعنی مادەی 117 هەموو هەرێمی کوردستان بە هەرێمێکی فدرال دەزانیتن تاریخیەن و جوگرافیەن کەواتە مەسەلە بەشە کوردستانیەکانی تر ئەوانەی کەمان پێدەن ناوچە کێشە لەسەرەکان لە مادەی دەستوری جێ کردی تۆ دەبی بڕۆی خەباتی بۆ بکەی ئیشی بۆ بکەی لە دادگا شکات بکەی هەر شتێک بکەی بۆ ئەوی بیژێڕێەوە ئەمە شتێکی ترە ئەمە لە ڕۆ استراتیجیەکەی بەڵام هەرێمی کوردستان هەرێمێکی فدرال ئێمە دەڕۆین هەرێمی کوردستان لەسەر مفرداتی دەستوری لەگە عێراق ڕێک دەخینەوە حقوقمان چییە لە بەغدا بە پێی دەستور و دادگا دەچین دەیهینین واجبیش چییە لە سەرمان ئەوە جێبەجێ دەکەین لەبەر ئەوەی ئەتۆ یەکەم شتی دووەمیشمان ئەوەیە کە دەستورێک دەبی لە هەرێم بنووسێتەوە چونکە بە پێی دەستوری عێراقی تۆ هەرێمی کوردستان دەبی دەستورێک چێبێت تا ئێستا دەستورێک نییە یعنی مەسەلا حکم هەر بابایە و مەکتەب سیاسی و سەرۆک حیزب ڕابردوو هەوڵی زۆر هەبوون بۆ نووسینەوەی دەستور هەم لەسەر راستی دەسەڵات هێز و لایەنە سیاسیەکانی دەسەڵات هەم لەسەر راستی ئۆپۆزیسیۆنیش هەوڵەکان زۆر چڕکرانەوە تەنانەت هەوڵی زۆر جدی ورد هەبوون بەڵام هیچی نەگەیشتنە ئەنجام بەرەیگەل دەتوانێت چۆن بەشێکی گەورە بێ لەو هەوڵانەی کە لە ڕابردوو دراون و زیندوی بکاتەوە بۆ نووسینەوەی دەستورێک بۆ هەرێمی کوردستان کە ئێمە گەرسیری بارودۆخی هەرێمی کوردستان بکەین ئەوەی کە ئێستا بەشێکی کێشە سیاسیەکان لە غیابی دەستورایە بەتاکید لە هەر بنەمای هەموو دەوڵەتێک تۆگە دەستور نەبوو کەواتە وڵات نییە کەواتە ڕێخستنیە چکە دەستور گرێبەستی کۆمەلگایە گرێبەستی زۆرینەی خەڵک لەگەر نخبەیەکە ینی تۆ دەتوانێت ئەم دەستورە بڕۆی بڕێەوە ئەو هەموو نەزەریەتەکانی فەیلسوفەکانی گەشەکردنی دەوڵەت و دامەزرانی دەوڵەتەوە دیارە خۆ جۆن لۆکە تۆماس هۆبزە مۆنتسکیۆ نازانم تۆماس هۆبزە زۆرە ینی ئەمان هەموو دەزانین دەستور ئەو گرێبەستەیە کە کۆمەلگا ڕێک دەخاتن کەواتە ئێمە لە بەرچاوگرتنی بارودۆخ کە چکە لەوانەیە ئەوەی ڕۆژێک کە مناقەشەی دەستور هاتە گۆڕێ و مشینە ئۆپۆزیسیۆن کە بستنەوەی گۆڕان ئەوەی ڕۆژێکە کە سەرپەرشتی دەکرد لەوانەیە بە چاوەکی زیاد لە ئەوە ینی مەسەلە وەکو برێ ئەم دەستورە زیاد لە حەد ئۆپۆزیسیۆن دەخنچێنی ئەوی تریش سوڵتەش دەویست پێی وابوو کە فرسەتەوە بۆ خۆی ینی بە بەرجی خۆی دابرشتوانە بەڵام لەوانەیە جارە واقعی تر بیتن چکە لەبەرەوەی ئەحزاب هەمووی بچکۆلە دەبتەوە ینی بە تەکید ئەحزابی سوڵتە دڵنیام زۆر بچکۆلە دەبتەوە کەواتە کە ئەو هاتە گۆڕێ واقع کاتە بێت کۆمەلگای ئێمەش کۆمەلگایەکی وشیارترە ئێستاکە چکە تۆ کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژ بەرە وشاری تر دەبێتن ئێمە فەرزی دەکەن لەگە ئەحزابی تر لەگە هێزەکانی تر ینی یەکەم کارمان ئەوە دەبیتن دەبێت هەوڵ بدەین دەستورێک بنووسێتەوە ینی ناکرێ ئەو هەرێمە هەر کەسە بە کەیفی خۆی هەستی میلیشایەک بێ هەر کەسە بە کەیفی خۆی دەستی گومرێک دەکات کەیفی بە کەسی خۆی دەیتن بەخۆی هەموو شتێکە ئێستا تۆ ئێمە واقع نەبێ ئێستا نمونە زۆر جار من تووشی ئەو گفتوگوۆیە دەبم بەنسبەت یەکێتێکی هەولێر داگیر کرایە و قۆرخکاریە و زۆر ئەوەیە بەڵام سلێمانی و ناوچەی ئەوەی کە جێ دەسەڵاتی قەڵەمڕۆی حکومی یەکێتیە یعنی قەڵای ئازادی و دیموکراسیە بەنسبەت پارتێکی لێرە ئیتر کە پێی وایە ئەوە هەمووی دزی و جەردەیی و گەندەڵی بەنسبەت ئەولای کە هەولێر و دۆکوانە قەڵای دیموکراسی و ئازادی و نەتەوەی ئەوانە بەڵام وەزعی سیاسی و ئەمنی و هەردووچی خراپە بۆ ئێمە بۆ ئێمە و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان
هەم لە هەولێر هەم لە سلێمانی جیاوازیەک دەبینن جیاوازێکی ئەوتۆ نابینین مچینە لەوانەیە جۆرێک یاری سیاسی هەبی یاری سیاسی ها تێ بگە یاری سیاسی مەسەلا من نمونەکە دووە بینم ئێستا ئەمە بارەگایەکمان لە هەولێر کردوێتەوە ینی عەقلی پارتی تۆ سەر ئەم عەقلە گچکەی هاتووە لە جادەی هەتا دەگاتە بەردەگەی بارەگاکەی ئێمە مەزرعەیەکە لەو دەشتەی لە هیچ شوێنکە نە شارە نە هیچە لەو دەشتەی هەمووی ڕسمی سەرۆکی حکوومەتی کە جێگری سەرۆکی پارتی دانێ ئەم عەقلە گچکەی تەماشاکە ینی ئەو پچێ بۆ ئیستیفزازکردن ینی مەسەلا عەقلی گچکە وڵاتی گەورە پێبەڕێوەناتی ناتانی ملت بەڕێوە بە ئەمە عەقلێکی زۆر زۆر مەسەلا گچکەیە ئەم شێوە ئەمە دەمانێت باس بدەین بەسەم عەقلە گچکانە ئەمە دەمانێت خاوەنداریەتی تەواوی کۆمەلگا کاتێک تو دەرێت دەوڵەتی هەمووانە ئەمە نمونەیەکت بۆ بجێڕمەوە ئێستا مەسەلا پارتی یەکێتی ڕێک دەتوانین نمونەی دەوڵەتی شارانی یۆنان بینی لە بەرچاوی خۆمان ینی 2500 ساڵەوە پێش دەوڵەتی شارانی یۆنان هەبوو سەردەمی سۆفستایی و سەردەمی فەلسفەی یۆنانیوانە شارێکە بوو مەسەلا نمونە ئەسینە دەوڵەت بوو دەوڵەت وش دەوڵەتی یۆنان بوو هاوڵاتی ناو شارەکەی هاوڵاتی وڵاتەکەی بوو بەڵام جوتیارەکەی دەرەوەی شوورەی یاخود مەردارەکە یاخود ئەوەی ماسی دەگرت لە وێندەرەکە ئەوە بۆی نەبوو برێ من هاوڵاتی ئەو شارەیمە طبعا هیچ مافەچی نەبوو ناو شارەکەی کە کەچی ڕۆژانە ئینتاجی خۆراکی بۆ ناو شارە دەکرد کاتێککە هێزێکی نەیار دەهات بۆ ئەوەی ئەم دەوڵەتە بگریتن یا ئەم شارە بگریتن ئەم جوتیارە یان ئەم مەردارە هیچ خۆی تێک نەدەدات چکە ئینتیمای بۆ نەبوو ئینتیمای بۆ نەبوو ئەوانە ئیتر دەهات و زۆر بە ئاسانی هیچ بەرگریەک نەبوو دەڕۆیشت و دەچوو لە دەچوە شوورەی شارەکە ئەگە شارەکە لەو فەرزنا بەرگریشی بکرد لەوانەیە خۆراکی پێ نەدەگەشت کە جوتیارەکە مەجبور نەبوو مجازەفە بە حیاتی خۆی بکاتن و خۆراکی بگەینتێ ئێستا حالیان تقریبا دەتان شێوەکی وابینی مەسەلا لە سلێمانی ئێستا هەرچی هێزە ئەوە دەبی هەمووی مەڵبەندی پێشمەرگە کۆبنەوەی پێدەکە کۆمیتێکە ئەگە بزانانی خەڵکی تدانیا هەمووی ئەوەیە ئەوە هێزی منە یعنی ئاسایش مەسەلا ئاسایش لێرە لە برێن ئاسایشی یەکێتی مراقبەی هەموو کەسێک دەکاتن حیمای یەکێتیەکان دەکاتن کەواتە ئاسایش ینی هاوڵاتی ئەوەی ئەندامی یەکێتی بی ئەوە هاوڵاتی ڕەسەنە باقەکەی ترەوە لە هەولێر بە هەمان شێوە ئەگە بێت و ئێمە سبەینێ بڕۆین مەسەلا دەستورێک بنووسینەوە حکومڕانیەکی ڕەشید و ڕەشیق پێک بینی حکومی هەموو هاوڵاتێکی بی دەبی هەموو هاوڵاتێک یعنی تۆ ئەمنیەتی لۆ دابین کەیگات تو ئەمنیەتی گشتی دابین بکەی کەس هێزی نایە مەسەلا ئەم فەلسەفە سەقەتەی کە ئەمانە بەڕێوەی دەبن ئەوانە ناڵێن بە ئەمنیەتی عام چاکبی بۆ ئەوی ئەمنیەتی ئێمەش چاکبی ناڵێن با ئیقتصادی هەموو هاونیشتیمانەکان چاکبی بۆ ئیقتصادی ئێمەش چاکبی ناڵێن با خزمەتگوزاری بۆ گشتی بۆ ئەوی خزمەتگوزار بێت ئەوانە دەرێن نەخێر ئیقتصاد بۆ ئێمە هێز بۆ ئێمە خزمەتگوزاری بۆ ئێمە ئەتوش خۆت نەچەمینە خۆ ڕاگر بە کوردایەتی بکە نەزەم شۆڕشی شۆڕشی زۆر باسی پارتیوێکێتیمان کرێمەوێ بۆ چوونیشتان لەبارەی مامەڵەتان لەگەڵ هێزەکانی دەرەوەی پارتیوێکێتی بزانم بە تایبەت بۆ ئایندەی نزیک لە دوای هەڵبژاردنەکان مامەڵەتان لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی دەرەوەی پارتیوێکێتی چۆن دەبێت پلانێک بیرکردنەوەیەک استراتیجەکەیە بۆ ئەوەی کە لەگەڵیان کۆ ببنەوە بەرەیەکی هاوبەش لە دەرەوەی پارتیوێکێتی پێک بێنن بخۆی ئێمە بزانە ئێمە دەمانێت هێزێکی چاکە خواز بین هێزێکی باش بین ینی زۆر جارکە دەرێ ئەمە مەسەلا پارتیوێکێتی دوو هێزی خراپەکارن ئەمە نامانێ مەسەلا چێبڕچێوە ئەمە دەمانێت چێبڕچێ لەگە هێزی باش بکەیت بۆ ئەوەی ئەگە هێزەکەی تر باش بوو ئێمە باشتر بین ئەگە باشتر بوو ئێمە زۆر باش بین ئەگە زۆر باش بوو ئەمە باشترین بین ینی نایاب بین ئەمە پێشی هەڵبژاردن زۆرێک حیوارمان لەگەر هەموو هێزەکانی دەرەوەی پارتیوێکێتی کرد ینی زۆرێکەوە بوو ئەنجامی نەبوو ویستمان یەک تێگەیشتن بەرەیەک شتێک ئەوە بکەینەوەوانە هەتا لەوەی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانیش پرۆژەمان هەبوو چوین دامان بۆچی نەگەیشتنە ئەنجام داواکاری زۆر هەبوو هەریەکەی مبەرێکی هەبوو هەریەکەی مبەرێکی نامێ ئێستا کە مەسەلا ئازاریان بدەمەوانە دەنا هەریەکەی مبەری خۆی دەزانم بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئێستا ئەو هێزانەی کە بەهێزی بەرچاون جۆرێک تێگەیشتنمان هەیە جۆرێک مەسەلا وەکو دەرێ میساقێکی شەرەفمان هەیە کە لەم هەڵمەتی هەڵبژاردن و لە ئێستادا ئێمە بە هیچ شێوەیەک تەجاوزی سەریەک نەکەین یعنی چکە لەبەرەوەی هەمومان تقریبان ئامانجێکمان هەیە ئامانجێکمان هەیە بۆ گۆڕینە بۆ گۆڕینی ئەم ئەگەر ئامانجێکی دیاریکراوە هەیە کە هەمووتان بە یەک تێڕوانینەوە هەوڵی بۆ ئەیان بۆچی نەتانتوانین لە شتێک لە چوارچێوەیەک یەک دەگرینەوە لە چوارچێوەیەک یەک دەگرینەوە کە دەبێت ئەم دەسەڵاتە بگۆڕدرێ لەوانەیە بەس بچینە بۆ چینی ئێمە
لە بۆ حکومڕانی بچینە جۆرێک بیتن بچینە بۆ چوڕنی نەوەی نوێ جۆرێک بی بچوینی دوو هێزە ئیسلامەکە زۆرێکتر بی هێزە چەپەکانیش زۆرێکتر بی لەگەڵ هەمویان دانیشتن لەگە هەمیان دانیشتی لەگە هەمیان قسەمان هەبوو لەگە هەمیان ئەوە بوو بەڵام هەندێک شت هەیە ئێستاکە هەندێکیان گەر بکرێ بچینە احتیمالە نەتایجەکە کە دەرچی نەتایجی باش بیتن هێزەکانی دەرەوە پارتی وێچێتی من تەسەوڕ دەکەم ئەو کاتە بە ئاسانتر ئێمە بتوانین گفتوگۆ بکەین لێک تێگەیشتن بکەین ینی بڕۆین بگەین چکە ئەم جارە بتوێنێتێتن هەرێمی کوردستان لە ڕۆ سیاسیەکەی لە بەردەم گۆڕانە وەکو جاران نییە یعنی وەکو جار ئێستا مەسەلە وەکو دووبارەی دەکەمەوە کۆمەڵێک گۆڕان بووە ینی کۆمەڵێک گۆڕان لە دەرەوەی هەڵبژاردن بووە بەدەستە من و تو نییە ینی مەسەلە کۆمەڵێک گۆڕان دادگای فترالی کردیتی ینی ڕێک ئێوە و گۆڕانکاریانەتان پێ باشەوە نیە ئەم گۆڕانکاریانە بەخۆی تۆ بزانە هەر شتێک ئەگە بە نەرمی بیکەی بۆ خۆت بیکەی سەلیمترا بەڵام کاتێک کە نایکەی کە یەکێک بەسەردا فەرز دەکاتت باشترا ینی مەسەلە کاتی خۆی سەدام حوسێن ینی دار و بەرد پێیان دەگۆ دیموکراسی بە ئەوەندە واز لە شەڕ بینە واز لە جینۆسایدی خەڵک بینە ئەمانە بکە نەیدەکرد ئیتر وای کرد ئازارەکانی شعبی عێراقی ڕۆیش چوە دەرەوە چۆ دەرەوە ینی کۆمەلگای نێو دەوڵەتی بکە پەلاماری کوێتی داهاتنەوەی کرد مەسەلە لە سەبەکەتێ دەرەوە ڕوخاندی ینی زۆر تەبیعی نییە یەکێک لە گرفتە سەرەکیەکانی ئێستای هەرێمی کوردستان ئابوووریەکەیەتی ئێستا هەرێمی کوردستان دەرگیر بووە لەگەڵ عێراق لەسەر ژمارێکی زۆر لە کێشەی ئابووری و لەسەر داهاتی نەوت لەسەر کۆی داهاتەکان بابەتی ناردنی موچە ئێوە پلانێکی دیاریکرا و استراتیژێکتان هەیە بۆ ئابووری هەرێمی کوردستان بە تاکید هەیەمانە چۆن نەتوکە لەبەرەوەی ئابووری شادەباری دەوڵەتداریە ڕێخستنی کۆمەلگایە خۆ دەوڵەت چییە ئێوانە ینی بەداخەوە مەسەلەکە لە چەمچی دەوڵەت ناگەن لە چەمچی حکومڕانی ناگەن ئەمە هەیە لە هەرێمی کوردستان دەسەڵاتە ینی زۆر جار لە کوردەواری دەبیسترێ مەسەلە فلانە عەشیرەت ئەوەندە دەسەڵاتی هەبوو حکومەتێک بوو بۆ خۆی ینی کەواتە ئەمە دەسەڵاتە ئەمانە زیاتر هەتا ئێستاکە تەعبیەی عەشایری دەکەن تەعبیەی خۆیان دەکەن ینی دەوڵەت دەتوو سیرکە لە دنیای پێشکەوتوو دەوڵەت ئەلفوبێی دەوڵەتداری کە دەرێ حکومەت زارە دەبی ئەوەی هەبی سیستەمی مالی هەبیتن بودجەی هەبی بودجە ینی ئەم حکومەتە نایەتن مەسەلە بلێن ساڵێک برێن ئەم لەسەر وەرەقەیەک بڵێ ئێمە خەرجیمان 12 میلیارد دۆلارە داهاتمان 10 میلیارە 2 میلیارد عەجزمان هەیە یعنی تۆ سیرکە ئەمە لە چێ دنیا بە تۆ بێ 10 ساڵ نەوت بفرۆشی نەوت بە بۆڕی بفرۆشی بێ حسابی قێسە نەخشەی وزەی جیهانی بێ لەسەر ئەوەکە ڕێز وزەرای ئەو کاتە یعنی بێ بڵێ ئەمن کاپ کۆی دادەمەزرێنم و هەر خانەوە دێک مانجێ 4 وەرەقەی 500 دۆلاری دەدەمێ و دەکەم و ئەمانە مەسەلا لەو سەر بێەوە یاغر قات و ڕیباتێکی جوانیش لەسەر بەوەر بکەی وەڵا بڕێ ئابووری سەر بە خۆشکستنی نای بەڵام 30 میلیارد قەردارم یعنی تۆ ئاو خۆ نەوت وەکو ئاوە لە خاک دەردێتر و دەفرۆشتێ دوو موچەی ئەو خەڵکەش نەدەی هیچ نەدەی یعنی هەتا ئێستاکە تۆ وەرە چێ دەتوانیتن مەسەلا بزانی چەند موچەخۆری هەیە و چەند داهات دێتن و چۆن خەرج دەکرێت لەوەتی ئەم کابینانە لە دوای ئەوەی کە سیستەمی مالی لە بەغدا دەهات و مەسەلەیان موچە و شتڕێکرا فەرم و پێم برێ لە کامە ڕۆژی ئەنجومەنی وەزیران هاتیە بڕیاردرا موچەی فەرمانبەران مەسەلا هەر موچەک لە بنەڕەتەکەی 3000 دیناری بۆ زیاد بووە بە پێچانەوانە چوونە پلەی لە بەرزکردنەوەی فەرمانبەر چکە هەموو فەرمانبەرە کە خزمەت دەکاتن مافێکی هەیە کە پلەی بەرز بیتەوە پلەی وەزیفی بەرز بیتەوە تەبان ئەوە شیان ڕاگرتیا ئەوە شیان ڕاگرتیا بەڵام لەو لای بە کەیفی خۆیان نەبوو ئەم کەسی ئەوە فەرماندەی دازانم چ بووە ئەوە فەرماندەی چ بووە ئەوە ئیتر موچەی قەبە ئێستا مەسەلا وەزارەت هەیە 80 مدیر عامیان بۆ دروست کردێ مدیر عامی معوەم مدیر عامی معوەم ئەوجا نمونە ئێستا هیچێتی بە مدیر عامیان گرت وەڵا ئەمە مدیر عام مەکتەب سیاسییان لەو ڕۆژانە هاتی تا هەولێرێ مەکتەب سیاسێکی مستەورد لە سنووری مادەی 100 هەر ماڵەکی دەستێ دەرێ کوڕەکتانەوە دەکەمە مدیر عام یعنی هەموو مدیر عامەکانی حکوومەتی هەرێم بدێ ئەو مەکتەب سیاسی بەش ناکە بۆ لەو دەمەی لە فترەی مەسەلە بەرەبەری هەڵبژاردن کەواتە ئەمە حکومڕانی نیە ئێمە بین یەکسەر بودجە لە بەغداوە دێتن مەسەلە دەبی شەفافێتی هەرێمە بیتن جارێ دەبی زەریبە بخرێتە سەر مسکەیەکی قانونی چکە لە بەرەوەی زەریبە عایدی فدراڵە بە پێی مادەی 110
دەبی فدرال دایبێتن حکوومەتی فدرال لەگە حکوومەتی فدرال ئەوە بیتن گەمارک لەگەرەوی یەک بیتن ئەمان هەموو دەبی ڕێک بخرێتەوە ینی بە چه حقەکەت و سوتەمەنی لە کەرکک بە 450 لتری بنزین دێت و لێرە هەرێم هەر ڕۆژێ بەنزیخانەکە شازادەیەک مەسەلە سەفەر دەکە و یەکسەر نەقلەی پێ دەی و ئەزمەک دروست دەکەی ئەزمە لە دوو ئەزمە لە دوو ئەزمە ئەمانە هەمووی دەبی ڕێک بخرێتەوە ینی حلێک هاتۆ فرسەتێک هاتوۆتە پێش ینی بەس لە حاڵەتێکدا خەڵکی کوردستان بچی بەشداری هەڵبژاردن بکە بەشداری هەڵبژاردن بکە حکومڕانی بە دوو و سێ لیست پێک نێتن بەس بتە سێ لیست زۆر شت دەگۆڕێ زۆر شتی گەورە دەگۆڕێت چکە لەبەرەوەی هیچ باش لە هەڵبژاردنەکانی پێشتر هێز و لایەنی سیاسی دیکە هەبوون هێزی نوێ هەبوون وەکو ئێستای بەرەیگەل و ململانەی سیاسی هەبوو بەڵێنی جۆرا و جۆری هاوشێوە درا هیچیشی وەک ئەوەی کە هاوڵاتیان باسی دەکەن جێبەجێ نەکراوە ئەوەی وا دەکات ئەم هەڵبژاردنە لە هەڵبژاردنەکانی دیکە جیاب کاتەوە چیە تەنیا هاتنە پێشەوەی هێزێکی سیاسی نوێی وەکو بەرەیگەلە یان هەلومەرجەکە جیاوازترە ئەمێن بە ئەگەر ئیجازە بدەی کاگڕێڤار با بە باشی بۆ ڕوونکە جارێ بەرەیگەل هێزێکە هێزێکی بە استراتیج سیاسیە هەممی سیاسی هەیە ئێمە هەممی سیاسیمان هەیە دانی هێزێکی ناسنامەیەمان هێزێکی نیشتیمانین باوەڕمان بە دادپەروەری هەیە دوو ئەم وێنەکەی بخەمە بەرچاوە جاران مەسەلا بڵێن پارتی 45 کورسی دەگۆ 45 کورسی دەبی بینم خێر 45 کورسی لێ دەدا دەیهینە 11 پێکاتەکان بوو ئەویش مەسەلا دەستی بە سەویش داگرت بوو ئەوە چەندەوە 56 ئەوە 50 زاید یەکی بۆ خۆی مسۆگەر کردبوو کاتێککە یەکێتی پێک دەکرد حکمی جوگرافیا و هێز بوو حکمی جوگرافیا و هێز بۆ یەکێتی ژوا خۆش بوو تەقاسومێک دەکرا زۆنی خۆم بەڕێوە دەبم و زۆنی خۆت بەڕێوە بەوە هەندێک وەزیر لەسەرەوە هەندێک مدیر عام وشتی وە حکومەت ئێستا ئیدارەت مەسەلە یەکی گرتیتەوە بەڵام تێکەڵ نەکرایتەوە یعنی نەبووتە ستونی نەچوتەوە خوارێ مەسەلە لەسەر ئاستی ئاسۆیش پەر ببیتن ئەو جارە گریمانەکەی وادانین هێزی ئەلف لەگەی هێزی بە 45 کورسینە لەوەندەی تاقییان زیاتر نییە پێویستیان بە چەند کورسیترە پێویستیان بە 6 کورسیترە 6 کورسی هێزی جیم دێ تێزی جیم کۆمەڵک شروع فەرز دەکات دەرەکاکە ئەم بەو شەرتەی دێم دەبی لە هەموو محافەزەکان قایم قامم هەبی مدیر نەهێم هەبی مدیر شارەوانی مدیر تەربیە مدیر زراعە نازانم چی ئەوانم هەبیتن کۆمەڵێک بەرنامەی خۆی دەکەن لە ناو بەرنامەی حکومەت جێ بە ئەو حیزبی یەکەم کە ڕئیسی حکوومەتی وەرگرتە خواخواتی زوو ئەوە بێتن باشە قبولی دەکات پاشی سێ مانگ لەوانەیە بەرنامەی حیزبی جیم تەواو بە سستی دەڕۆنە یەکسەر ئینزار دەکات دەڕێگە تو بەرنامەکانی من جێبەجێ ناکەن وەکو جاریتر نییە دەرێ باشە دەکشێمەوە دەکشێمەوە دەرێ بەرنامەکەت یەکسەر لە مقابلدا ئەو جارە یەک لە شتە هەرێ مهمەکان ئەمن دڵنیام ینی ئۆپۆزیسیۆنێکی باش دروست دەبی بەلایانی کەمەوە سەروی چ کورسی ئۆپۆزیسیۆنە دڵنیا بە ئەو هێزانە ئێستا لە دەسەڵاتن دەبنە ئۆپۆزیسیۆن چ ئۆپۆزیسیۆن وەکو ئۆپۆزیسیۆن دەمینێتەوە دەتوان ئەو کورسیانەی کە پێشبینی دەکەیت ببێتە هی ئۆپۆزیسیۆن بە یەکەوە بەرەیەکی پەرلەمانی بەهێز دروست بکەن چۆن بۆ ناتوانین یعنی ئەمە ئەستا ئەوەندی قاسم مشتەرەکی لە بینی هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی هەیە ئەوەندە لەگە پارتی و یەکێتی هێزە دەسەڵاتدارەکان باشە بەشێک لەو هێزانەی کە ئۆپۆزیسیۆن و لە دەرەوەی پارتی و یەکێتی لەلایەن بەشێک لە هاوڵاتیان بەگشتی لە هەرێمی کوردستان تۆمەتبارەکرێن بەوەی کە ناڕاستەوخۆ هەر لە خزمەتی ئەجەندەکانی پارتی و یەکێتین ئێوە دەتوانن مامەڵە لەگەڵ ئەم دەزانین چۆنە تۆ سەهلترە یعنی دەزان ئەم ژەوانم بیستە ئەو شتانە دەزانم بەڵام سەهلترە یعنی کە کاتێککە دوجا ئەو بەرژەوەندیانەی کە پارتی و یەکێتی لە ناو تەواوی جونگەکانی جوگرافیا و دەسەڵاتی هەرێمی کوردستان هیتان ئەوان نیتیان تۆ دەتوانێت ئەوانیش احتیمالە لەبەر کۆمەڵێک بارودۆخی سیاسی جوگرافی مالی ئەمنی هەتا ئێستا کە قبولیان کردی بەڵام ئەگە بێت و مەسەلە بتوانە فرسەتیان لۆ دروست بیتن هێزی تر بتوانە بکەن چکە لەبەرەوەی بەدڵنیاییەوە کە ئەم فرسەتە بێتە پێش بۆ خۆیان قازانجێک ئێوەش تۆمەتبارەکرێن بەوەی کە گومانتان لێ ئەکرێت لەوەی کە لە داهاتوو بچنە ناو حکوومەتەوە بە شێوەیەکی ناکاریگەر باشداری لە حکوومەت بکەن و ببنە پاشکۆی هێزێکی سیاسی دیاریکراوە ئەم شتانت کە ئێمە یەک جارێ هەموو ئەو تەجروبانەی پێشترمان لەبەر چاوە باشە ئەوەندە مشتاقی پۆست و کورسی نین ئەوان کەسەکان دیارە ئەوە مەسەلە هەموو برادەرەکانم با ناو نینم ینی مەسەلا هەر لە کاگلاوریەوە هەتا دەگاتە ئەومان ینی دیارە خۆ پۆست و کورسی و پارەش هەبوو زۆر بە ئاسانیش بەجیمان خۆمان بەجیمانێژ خۆ کێشەکە زیاتر ئەگە وەکو کەس لەگە کاگلاهور بوو
بەڵام ئێمە هەر زۆر بە ئاسانی پارە و سارە و بەزم و ڕزم و پۆست ئەوانەمان هەموو بەجی هێشت قەتیش چاومان لێ نیە قەتیش لێی پەشیمان نینە چکە لەبەرەوەی ئێمە هەڵوێستە بووە بەس لەو بابەتە ئێمە ئەوەندە پەلەمان نیە ئێمە دەرێن دەمانێت حکومڕانی بگرینە دەست حکومڕانی ئەگەر نەچوینە مەسەلا حکومڕانیشمان دەگەێت دەمانێت ئۆپۆزیسیۆنێکی زۆر کاریگەر بین ینی زۆر کاریگەر بین مراقبەکی بە قووەت بین مراقبەکی بە قووەت بینە سەرکە دەبی ئێمە ئامانجەکانی خۆمان لە ئامانجەکانی خۆمان لا نەدەین چکە لەبەرەوەی کۆمەڵێک ئامانج هەر هێزێکی سیاسی کە لە ئامانجەکانی لایدا کەواتە متمانەی خەڵکی لە دەستدا بۆ چونتان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و دۆخی بەرەی گەل چۆنە پێتان وایە لە دەوروبەری چەند کورسی دەهێنن دەزانین چۆنە من کەسێکم چکە لەبەرەوەی لە ئەساسشدا مەسەلە نووسەر و حسابی بیر دەکەمەوە یعنی ئێستا من حسابی خۆمانەوە دەکەم کاتێک کە من لە کاتێکدا ئەمە لە چەند کەسێک بووین یعنی ئێستا مەسەلە لێرە تو ژمارە لە سفرەوە دەست پێ دەکەم مالانی هەیە وایان نوێنە ئێمە لێرەوە دەستمان پێکردێ ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بە هەنگاو ژمارەکان بەچی تێلی ڕۆژ بە ڕۆژ چکە لە دەوروبەری خۆمان ڕادەزانین لە پەیوەندەکان دەزانین لە هەموو شتەکە من پێشترش لە حیزبی سوڵتە بوویمانە و حیزبانی کە لە سوڵتە بووینە یعنی بینیومە مەسەلا هەڵمەتی هەڵبژاردن و ئێستاش بینیومە ئێستاش مەسەلا من کە دەڕۆمە ناو خەڵک ئەوانە ئیستقبالی خەڵک باش دەبینم مەسەلا هاتنی خەڵک زۆر باش دەبینم ڕۆژانە مەسەلا ئەوانەی کە ئێمە دەچینە لایەن یان دێنە لامان ئەوە نییە مەسەلا برێن ئێمە بچین بە زۆر بین وەرە ئەوە کە خۆی مهەیەکردە خۆی بڕیاریدایە لە هەولێر وەزاتان چۆنە تۆ لە هەموو شوێنێک باشین ینی هەر لە زاخەوە هەتا دەگاتە کەلار و کفری ینی ئەوە مەسەلا کۆمەڵێک جوولەتان بینیوە ئێستا مەسەلامە لە هەولێر کاگلا و 3-4 هاتیە ینی ئیستقبالێکی یەکجاری ئەمە ڕۆژانە لە ناو خەڵکو لە بازاڕین ئیستقبالش لام دێت چکە لەبەرەوەی مۆزوع ئەوە نییە خەڵک بە دوای فریاد ڕستێکدا دەگەڕێ خەڵک بە دوای ئاسۆیەکی تازەدا دەگەڕێ ینی زوڵمی ئەم دەسەڵاتەی لە هەرێمی کوردستان ئەوەندە زۆرە لە باز لە زەریبە لە بێکاری لە تێکدانی ژیانی خەڵک لە پەیوەندی هەمووی کاریگەری لەسەر هەمووی ینی ئێستا هێزە چەکدارەکان ینی ڕۆژانە ئەوەندی ئەو دوو حیزبە لەگەی احتراماتم ینی سوکاتی بە هێزە چەکدارەکان دەکەن هیچ تۆ هێزێکە دەلێگەر هێزی پێشمەرگەیە بە پارێزگاری لە سنوور بکات هێزی ئاسایشەگەرە بە ئەرچوی پاراستنی ئاسایشی گشتی بەگورە من کاتم کەماوە دەمەوێت تەرخانی کەم بۆ ئەوەی کە بۆ چونتان لەبارەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ و هاوکێشە هەرێمایەتیەکان بزانم ئێوە استراتیژتان بۆ ئەوە چییە پلانتان هەیە بۆ ئەوەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ ڕێک بخەنەوە تێڕوانی نیەوە لەو بارەیەوە چۆنە دەزانین چۆنە کاگڕاویار ئەمن باسم کرد ئێمە هەرێمێکی فدرالین لە چوارچەوەی دەسەڵات دەستوری عێراق دەوڵەتێکە دەوڵەتێکی خاوەن سیادەیە دەوڵەتێکە بوونی هەیە مرکزێکی بە قووەتی هەیە لە هەم لە جیهان هەم لە ناوچەکە هەم عێراق لە ڕۆست جیۆپۆلۆتیکەکەش هەرێمەکە لە ڕووی جوگرافی لە ڕووی جیۆ ئیکۆنۆمی لە ڕووی جیۆ دیمۆگرافیش زۆر کاریگەری هەیە ناو دەکات جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ملەتی مە بەداخەوە ملەتێکی مەزلومە ینی مەسەلە لە چەند دەوڵەتێکە ناوچارچەوەی دەوڵەتەکە ئەمێن مەسەلە هەموو جار کەلیمەی زەفت ینی ئەو بەشانەیە مافەکانیان زەفت کردیا ئەم هەرێمی کوردستانە ینی بەداخەوە ئەوەندی حیزبەکە دەسەڵاتدارەکانی هەرێم ئەوەندی وەکو دەرێ ئینتیما وەلایان لە بۆ ئێران و تورکیا هەیە ئەوەندە لە بۆ بەغدایان نییە ئێمە دەمانوێت هەرێمی کوردستان بکرێتە سەر چوارچێوەیەکی دەستوری لە چوارچێوە دەستوری هەرێمی کوردستان لە ڕێگای قانونی و دەستوری دیبلۆماسی عێراقەوە ینی بتوانیتن کاریگەری هەبێتن و پەیوەندەکانی ڕێک بخاتەوە مەسەلا ئێستا هەرێمی کوردستان هەرێ لە ڕووی جوگرافی هەرێمێکی بچکۆلەیە تورکیا تەڕاتێنی تێدا دەکات ئێران تەڕاتێنی دەکات ئەگە بەڵام لەگەڵ عێراق ڕێک بووم و بنەما دەستوریەکان بەکار بینیم عێراق دەتانی دیفاعلەکە من نمونەیەک هەموو ڕۆژێ درۆن لە هاوڵاتیان ئێمەدا چەند کەسی سڤیلی شەید کرد لە خەلک بەڵام عێراق ئێستا ڕێککەوتووە لەگەڵ تورکیا کە ئۆپراسیۆنەکانی مەسەلە بەشێک ئەمە خەتای خۆتە خەتا ئەلێرەکانە ئەتووات کردیا مەسەلە بەرام ئەو ڕۆژە درۆنە چوە ئەسە ئاسمانی کردکو کە هێزەکانی عێراقی لێە یەکسەر خستیانە خوارێ ئەمە ئاماژەک بوو ئەوە ئێرە ئەوێ نییە ئەمە بچینە بزانە دوو شت هەیە شتێک هەیە کە دەستورە ئەوە دەبی حکوومەتی مرکزی و قانون و دەستور و ئەمانە ڕێکی دەها شتێک هەیە لە هەولی بەغداش کۆمەڵێک حزابی سیاسی هەیە
تۆش لێرکانە کو مثل لە پارتیوێکێتی سیاست دەکەن لەگە ئەحزاب و لەگە ئەوێ ئەوانش سیاست دەکەن دوو هەرێم هەیە ئێستا هەرێمێک یعنی لە ڕووی قانونیەوە خەریکە دەخرێتە سەسکەی خۆی کە ئەمە محکمەی اتحادی و ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێنمایی دەیکا هەرێمێکیش هەرێمی پارتیوێکێتێ کە هاوارێن دەست هەرێم گچکە دەکەنەوە کاریگەری لەسەر مەسلەی قەزیەی نەتەوەی و نازانم شتانە هەیە ئەمە حسابی سیاسی لەگەریان دەکاتن مثلا هات دەبینی ئەوانەی یەکێتی دەڕۆن بە نەوەک مامەڵیان دەکات ئەوانەی پارتی دەڕۆن بە نەوەچکە بۆ وان باشە بچوک بن هاندی ئەوانە یەکگرتو نەبن بۆیە ئێمە دەمانوێت هەرێمی کوردستان هەرێمێکی یەکگرتو بیتن بە پێی ئەو مفرداتە دەستوریانە بۆ ئەوەی سبەنێ هەم لەگە عێراق بە پێی دەستوری عێراقی بە ئێران مامەڵە بکەین هەم لەگە تورکیای ئەمە عێراق بکەینە عومقێکی خۆمان و ئەو برێن هێزە سیاسی بەسەر حرەکە سیاسی و بزنەوە نەتەوەیەتیانی کە لە کوردستانی ئێران و کوردستانی بە تورکیا و کوردستانی سووریا هەیە ئێمە مەسەلە بتوێنێتێن پشتیوانیان بین بەڵام بەم شێوەیە کە خۆیان چیان دەوێت لە دەوڵەتەکانی خۆیان تێم دەگەی نەگەوەی ئێمە مەسەلە بێن بچین بارگاویان بکەین و بە کەیفی خۆی ئەوان داوایەکەن دەوڵەتەکانیان پێی رازین بەو شێوازە پەیوەندی ڕازیە بن کە هەرێمی کوردستان بەو جۆرە پەیوەندی لەگەڵەوە هێزە سیاسیان ئەمە مەسەلە چۆن ئەو پەیوەندی هەبێت مەسەلە ئەوانە لێرە بوون میوان بوون ئێمە مەسەلە هەتا ئێستا کە پارێزراو بوون بەڵام ئێستاوانە بەداخەوە نایان پارێزن ئەمە دەتوانین بیان پارێزی کاکە ئەوانە مەسەلە هەتا ئەوانەی حیزبەکانی ڕۆژهەڵات خۆ فەقیرانە لە مێژە کاری چەکداری ناکەن بەڵام فترێک خەریک بوو بەکاریان بینن لەو لای بەکاریان دەهینان و شتیان پێ دەکردن مەسەلە پارتی فترێک دەویست بەکاریان بینی مەسەلە ئەوان لێرکانە ئێستاکە دێن ئەویان دەکرد ئێستاش مەسەلە ئەمە نەمینێ هەرێمی کوردستان بتە چەتری پارێزگاریان ینی کاکە خۆ ئێران ڕاستە ئەمانەت و بڕۆ مافیان بدێ ئەنی دەبی وابێ بە ئێرانەکان بێ خۆ زۆر جار کاگلا دوای پێدەگوت یکاکە مافیان بدەنێ بابێ بگەڕ و مامزەلاریش بە ڕەحمەت وەختوەی پێدەگوتن خۆ ئەمە هەمومان بینیتمە ئێمە سەدا و سارە تورکیاکە پرۆسی ئاشتی کرد ئەگە پرۆسەکەی تێک نەدابانی چی تێدا ئەگە کورد لە تورکیا بە زمانی خۆی بخینی ئەگە چی تێدا لە ئێران مەسەلا ئێستاکە ئەو هەموو کوردە هەیە بە زمانی خۆی بخینی شتێک ئێران و تورکیا گوێ بۆ ئەم قسانە ئەگرن ئەوە مەسەلەیەکە بۆ خۆی زەرەرە خۆ هەر زەرەرە خۆ ئێستا مەسەلە کە تورکیا دێ بەردەوام ئەو شەڕی دێتر خۆ هەم مەساریفە بەردەوام خۆ کوردی پێ لە ناوچوو کورد ئەگەر ڕۆژگارێک بە چەک پێ لێ ناوچوو زمانی ناچێت کورد ڕۆیشت ئێستا حیزبی هەیە بەردەوام لە پەرلەمانە حیزب لە شەقام هەیە لە ئەوروپا هەیە لە هەموو شوێنەکە ئایا مەسەلا قەزیەکەی پێ بچوو کراوەی پێ لێ ناو بردرا یان قەزیەکەی پێ گەورەتر بووە هەموو دنیا ئێستا دەزانی قەزیەک هەیە لە تورکیای کە قەزیەی کوردە هەموو کەس ئێستاکە دەزانی لە ئێران پێکاتێک هەیە لە پێکاتەی نەتەوەی لە ئێران ئێستاکە بە پێی هەموو ئامارەکان نەتەوەی دووەمە ئێستا لە ئێران نەتەوەی دووەمە تۆ سیرکە لەو سەری لە ئەرمینیاوە ڕاوە کووردە هەتا دەکاتە خەلیجی عەرەبی ئەو هەمووی کووردە ئەوجا بڕۆ دەستۆتە عومقەتە دەچێتە هەمەدانوانە من هیچ کاتم نەما زۆر سوپاس بەڕێز شادمان مەلا حەسەن سەرۆکی لیستی بەرەی گەل لە هەولێر بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ ئەو دەرفەتە سوپاس بۆ ئێوەش و هیوادارین بە چاپێکەوتنی داهاتوومان چاپێکەوتنی سەرکەوتنێکی گەورەبی بۆ بەرەی گەل زۆر سوپاس بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.